هەرێمی خودمختاری کوردستان لە باکووری عێراق لە گەشەکردنەکی ئابووریدایە. هەرەوەش بۆتە مای ئەوە کە ژمارەیەکی زۆر لە کوردەکان کە کاتی خۆی لە دەستەمی ڕژێمی پێشوڕیان کردبوو بگەڕێنەوە وڵات بۆ ئەوەی ڕۆڵیان هەبێت لە هەوڵەکان بۆ پێکهێنانی دەوڵەتێکی کوردی لە پاشەڕۆژ. لە وەتای ساڵی 1948ەوە مام خەلیل تاییتی بووە لە ناو بازاڕی دێرینی هەولێر و شایەدی دەیان ساڵ خەباتی کوردەکان بۆ سربەخۆیی بووە وەک سەرهەڵدانێکی کە لەلایەن سەرۆکی عێراق سەدام حوسێن دڕندانە سەرکوت کرا و هەروەها هێرشی کیمیابارانی ئەم ڕژێمە. بە مەزندا 182,000 کورد گیانیان بەخت کرد. مام خەلیل دەڵێت سەرنجام کوردەکان ئازادن. ئینشاڵڵا کورد زۆرێ ئەمە چەند ملیۆنین کورد. ئینشاڵڵا بە خوا و پێغەمبەر بەواستەی پارتی دەبینە حکوومەتی بێ منەتی. لە پاش داگیرکرانی عێراق بە ڕێبەرایەتی ئەمریکا و لە سەرکارلادرانی سەدام حوسێن هەرێمێکی ئۆتۆنۆمی لە ناو عێراق بە ناوچەی کوردستان ناسراوە ئازادی بێپێشچینەی هەبووە. زۆر لەو کوردانەی دەگەڵ هێنری ڕێجوێڵی دەنجی ئەمریکا قسەیان کردووە دەڵێن لە هەموو کات زیاتر گەشەبینن بە پاشەڕۆژی گەلەکەیان، بەڵام خەونی دەوڵەتی کوردی سربەخۆ بۆ ئێستا تەنها ئاواتێکە و زۆر کۆسپی سیاسی لەبەر ڕێگان کە دەبێ بەسەریدا سەرکەون. دەستکەوتەکانی ئابووری سوتەمەنی ئەم خەونەن. حکوومەتی هەرێمی کوردستان کەیارجی گەشەی داهاتی سەرانەی بۆ ئەمساڵ لە سەدان 9 مەزەندە کردووە، بەڵام بەو حاڵەش کەیارجی بەرنامەی جیابوونەوەی لە عێراق نییە، ئەوەش بە پێی هێمن هەورامی پارتی دموکراتی کوردستان یەکێک لە پارتەکانی دەسەڵاتدار. ئەگەر کوردەکان شەریکی ڕاستەقینە بن لە ناو عێراقەکی فێدراڵی دەستوری دموکراتیک هەرێمی کوردستان بەشێک لە عێراق دەبێت، بەڵام بە دڵنیایی کوردستان بەشێک نابێتن لە عێراقەکی دیکتاتۆری کە دموکراسی حکومی بەسەردان نەکات. کەیارجی گرێبەستی نەوتی لەگەڵ کۆمپانیا نەوتیە بەلاحەکانی جیهان مۆر کردووە لە کاتێک خەریکی لێدانی لولەیەکی نەوتەکە ڕۆژانە بە ملیۆنان بۆشکە نەوت بە ڕێگای تورکیا بۆ بازاڕەکانی جیهان بەڕێ بکات. ئەمەش حکوومەتی فێدراڵی عێراقی لە بەغدا تووڕە کردووە. ئەمە مافی دەستوری ئێمەیە و مافی خۆمان بەکاردێنین. ئێمە داوای شتی ترمان نەکردووە. کاتێک کەرتی نەوتی خۆمان بەڕێوە دەبین داهاتەکەی نەکرد بۆ ئێمە بەڵکو بۆ تەواوی عێراقیەکانە. لە کاتێک کوردەکان هەڵوێستی ڕژدر دەگرنەبەر مێژوو چەوسێنرانەوەیان وا جێگای دەداتە گەشببینی گەنجەکان. لە سەدا 59 حەشامەتی هەرێمی کوردستان تەمەنیان لەژێر 25 ساڵیدایە. لە ناویان سازان مەندەلاوی کە لە دەرەوەی وڵات ژیاوە و ئەم ساڵ گەڕاوەتەوە هەولێر. ئەو لە بەرنامەی لاوان کار دەکات و بڵۆگی گشتی هەیە. گەنجێکی زۆر لە سەرانسەری جیهان ئیمێڵیان بۆ ناردوم کە کورد بوون. دەڵێن خوایە گیان ئێمەش هەمان هەستمان هەیە دێینەوە و دەگەڕێینەوە و لە ناو خێزانەکانیش هەست بەوە دەکرێت کە پێویستە بە یەکجاری بگەڕێنەوە. ئێمە هیچ هۆکارێکمان نییە لە دەرەوە بژین، لە ترسی گیانمان هەڵات بووین. ئێستا وڵات بە ئاسایشە و دەبێ بگەڕێنەوە. لەژێر سێبەری قەڵاتی دێرینی هەولێر مام خەلیلی تاییتی هەروادێ و چایی دەداتە مشتریەکانی کە ئەوانیش وەک ئەو بەهۆی گۆڕانکاریەکانی خێرا وە جۆشکەوتون.